بناوی خوی گوره و مهربان. خوشکو برایانی بریز ماوری تیکو شری چومان و رواندز و مرگسور پر بدل سپاسان دکم. امرو دیگه که لخوشترین روزکانی جیانم، چون که امرو لگلتان کو دبینوه بلام لبردم مبینم سری بردی و حسن بگو سرتیز وسکو هندرین و کرک یادی شورش ایلول که زور لو قارمانانه که بخوینی خویان او شاخانه آن پاراست ولی سرتاسری کردستان همو قارمانکان امرویان بو ایمد درست کرد. خوشویستان براستی و رفراندومی خودتان کرد بکردوا اوی چند روز پیش لپارزگاه دهوک و امرو لکرکوک و استاش لگل ایوی بریز لدامن زوسکو هندرین و گورس اما رفراندوم یا اما چیه؟ ام نوچه ملبندی شورش و خاونی صدها شهیدی قارمانه بویا که جماوری ام دبرانه بین لیره و کوبنه و بم حماسته و براستی اما یا سروری اما یا خوشترین روش لجیان ده. خوشویستان بو بریاری رفراندوم درا جاره ابیا و بزانین بریاری رفراندوم بریاری گلی کردستانه ای همو حزبت کشر و خباتکرانه که لروجی هفتی شش بریاریان دا رفراندوم بکره بریاری کی بویر و بریاری کی مسئولانه بو دست خوشی لهم و حزبانه دکم بریاری گلی کردستانه یک طاقه کس و طاقه حزب و چند حزب اکنیه ای همو مانه بوی بریاری رفراندوم درا چون که هیچ ریگایی که تر لبردم مانده نمایه همو ریگاکان من تاقی کرنوه لا مرکزی بگیره تا دگات اوتونومی تا فدرالی بلان بداخوه لگل فرهنگ روبرو بوینوه که بروای به هیچ یک لمانه نبو بروایان به پیک و جیان نیه بروایان به ون نیه لایانی تر قبول کن پیشی اوی من بیم اثر پیشی اوی من بیم اثر بابتکه من دواتان لیدکم تنها آلای لم مناسبات حل کن آلای کردستان آلای حزبکان بین نخواره بی پارتی شوه و تنها وینه شهید و انفال اتوانن برز کنه و وینه اشخاص برز نکنه و ملاحظه که بو من اینا آدن ناوی سیدکانت لبیر چوه من ناوی سیدکان لبیر نچوه من باکو قضا حسابم کرد چومان و رواندز و مرگسور اگینا همو شوینکان بو من شوینی پیروزن سیدکان حاج عمران ورت دولی آویان شیخ زاده خواکرک بارزان مرگسور مزوری هموی وکوی که
خۆشەویستان، هەموو هەوڵێکماندا بۆ ئەوەی بگەینە چارەسەرێک لەگەڵ بەغدا. لەگەڵ هەموو لایەنەکان باسی ڕفراندۆم کراوە چەند ساڵ پێشی ئێستا. زۆر هەوڵماندا بگەینە ڕێککەوتنێک. لە ساڵی 2015 لە واشنگتن لە وایت هاوس لەگەڵ خودی جەنابی سەرۆکی ئەو سەردەمەی ئەمریکا بەڕێز ئۆباما ئەو بابەتەمان باس کرد ڕووبەڕوو. پارساڵ دروست لەم مانگە وابزانم هەر لەم ڕۆژە بوو یان سبەینەیە دیسا بیتە یەک ساڵ کە بە وەفدێکی گەورەوە چۆین بوو بەغدا لەگەڵ خودی جەنابی سەرۆک وەزیران لەگەڵ تەحالوفی نیشتیمانی و لەگەڵ هەموو لایەنەکانی تری سیاسی عێراقی پێمان گوتن برادەرینە شەراکەت شکستی هیناوە وەرن با جوڕەوەمان هەبی پێکەوە بڕیار دەین ببین بە دراوسەی باش چونکە شەراکەت شکستی هینا. ئەو کاتە زۆر نەرم بوون، حتا من لە بیرمە یەکێک لە سەرکردەکانیان وتیان ئێمە حەز ناکەین بگاتە ئەو حەدە، بەڵام ئەگەر هەر چارە نەبوو با تەسریح بإحسان درست ئەمەی بەکارهێنا، یعنی بەخۆشی لێک جا ببینەوە. بۆیە ئەو بڕیارە درا چونکە شەراکەتیان قبول نەکرد، دەستوریان پێشێل کرد، تەوافق نەما، تەوازن نەما، بڕیار بوو بودجە و چەک و تەقەمەنی بەشی پێشمەرگە بدەن، یەک شتیان بوو پێشمەرگە نەنارد. بەڵام بینیتان بە 2-3 سەعات پەرلەمانی عێراقی فدرالی کە ئێمە بە فدرالی نازانین، پەرلەمانێکە تەقسیم بووە بینی مەجموعە تاقمێکی مەذهبی و تاقمێکی شوفینی. بە 2 سەعات یاسای حەشدی شەعبیان تێپەڕاند، بەڵام بە 10 ساڵ ئەم دەست و ئەم دەستیان کرد یاسای پێشمەرگەیان تێ نەپەڕاند. بودجەی هەرێمیان قەتە کرد. برینی بودجەی هەرێم ئەنفالێکی تر بوو نیەتەکە، وەکو ئەنفالێکی تر بوو کە بەسەر خەڵکی کوردستاندا بهینن. ئەمانە هەمووی وایان کرد کە بیر لەوە بکرێەوە ئێمە عیلاجێکی تر بکەین. باوەڕ بکەن ئەگەر دڵنیا بووینە، ئەگەر زانیمان بووە ئەم وەزعە وەکو خۆی دەمینی دیسا ئێمە ڕازی بووین، بەڵام بەوەش ڕازی نەبوون. بە ئێمە ئەڵێن ئەبی بگەڕێنەوە بۆ سنووری خەتی سەوز. سنووری خەتی سەوز ئەو سنوورە بوو کە بینی خەتی تەماس بوو بینی پێشمەرگە و سوپای عێراق ئی سەردەمی سەدام. وەڵامە خۆشە سنووری کوردستان خەتی سەوز دابنێن، ئەمە سنووری کوردستانە، یعنی بە هاون لە هەولێر بدەن، بە هاون لە دووهوکیش بدەن. چون ئێمە ئەم سنوورە قبوڵەکەین، چونکە حەقیقەت سنووری کوردستان نیە. ئەمە لە هەمان کاتدا ڕفراندۆمی سنوور دەستنیشان ناکات، بە گفتوگۆ ئێمە سنوورەکان دەستنیشانەکەین، بەڵام قەتعەن ئێمە حاضر نین مناقەشەی سنووری کە ئەوان پێڵێن خەتی سەوز بکەین. ئەوە نە سنووری کوردستانە و نە سنووری کوردستانیش دەبی. هەڵوێستی کۆمەلگای دەوڵەتی و بەغدا لە ڕفراندۆم دەرفەتی ئەزانم ئەم بۆ ئێوە و ئەم بۆ هەموو خەڵکی کوردستان ڕوونی بکەمەوە. ئێمە لەگەڵ زۆرێک لە وڵاتانی جیهان ئەو بابەتەمان باس کردووە، هەروەکو پێش ئێستا باسم کرد لەگەڵ بەغداش باسمان کردبوو. هەمویان زۆر نەرم بوون، بەڵام ئەم فترەی دوایێ وەکو ئەبینین گۆڕانێک بەسەر هەڵوێستیان داهاتووە. پرسیار ئەمەیە بۆ ئەم گۆڕانە بەسەر ئەم هەڵوێستە داهات. جاران کەس بە جددی وەری نەگرت بوو کە ئەمە بڕیارێکی جددیە و جێبەجێ دەکرێت.
نەکو مەڵگای نێودەوڵەتی نە بەغدا. هەندێک دەیانگوت ئەمە کارتی فشارە، هەندێک دەیانگوت بۆ ئەوەیە لە قەیرانێک دەرباز ببن، هەر یەکێ بۆ خۆی تەفسیرێکی دەکرد. پاشان دڵیان بەوە خۆش کرد کە وەڵا لەناو خۆیاندا تەبانین ڕێک ناکەون، ناهێڵن ڕەفراندۆم ببی، لەبەرەوە بە ئیهمالیان بکەین. بەڵام یەکێک لە نیعمەتەکان و دەستکەوتەکانی ڕەفراندۆم ئەمە بچی پاش ئەمە گۆڵبارانکردنی بەشداربووانی ئاهەنگەکەی سۆرانە سەرۆکی هەرێمی کوردستان وتارەکەی ڕاگرتووە لە چاوەڕێی ڕۆیشتنی کۆپتەرەیەکە بەهۆی دەنگی بەرزی کۆپتەرەکەەوە قسەکانی خۆی ڕاگرت. کۆپتەرەکە گوڵی بەسەر خەڵکدا باران. سەرۆکی هەرێمی کوردستانیش وتارەکەی ڕاگرتووە تاوەکو دوورەکەوێتەوە. بەڵێ بەڕێزان، ئەمە وتاری سەرۆکی هەرێمی کوردستان دەست بە وتارەکە یەکاتەوە بەهۆیەم کۆپتەرەوە وتارەکەی خۆی ڕاگرتە بوو. لە دەکانی ڕێفراندۆم دەرکەوت بۆ هەموو جیهان کە بڕیاری ڕێفراندۆم بڕیاری گەلی کوردستانە، بڕیاری تاکە شەخص نییە. یەک ڕێزی